دیارە لە شەوی ڕابردووە بارانێکی بەخور و لێزمە دەڤەری باڵەکایەتی و برادۆست و ناوچەکەی بەگشتی گرتوتەوە. ئەمە شوای کردووەکەوە بەهۆی ئەو بارانە زۆر و بە لێزمەی کەواباریوە لافاو دروست بێەوە بە تایبەتی کە ئێستا من لە دەڤەری باڵەکایەتیم لە ناحیەی سمیلانم دیارە لە فاوێکی زۆر ئەو ناوچەی گرتوتەوە. لە ئێستادا ئەو ڕێگای گیراوەکەوا من لێمە ئێستا تیمەکانی شارەوانی سەرقاڵی پاکردنەوەی ڕێگاکەن دیارە دار و بەردی زۆر گەورەی لەگەڵ خۆی هێناوە وەکو دیارە ئەم پردە لە چەند گوندێک لە سەروی ئێمەوەکەوە لە گوندی پیرۆمەرەوە هێناویتی چەند گوندێک هاتۆتە خوارەوە لێرانە ئەو پردەیەکەوە لێرە دیارە جیرساوەتەوە. دیارە ئەمە دووەمین جارێکەوە لافاو لەم ناوچەیە بێتن بەڵام خەمساردی حکوومەت وای کردووەکەوە لە لافاوی ڕابردووکەوە لە بەهاردا هات ئەو کات حکوومەت جارێکتر چارەسەری گرفتەکانی نەکرد وای نەکردکەوە پردەکان چارەسەر بکرێن پاک بکرێنەوە یاخود ڕێگاوبانەکان پاک بکرێنەوە بۆی جارێکترکە لە ئێستادا لافاو هاتۆتەوە ئەمە وای کردووە زەرەر و زیانی زیاتر بەرهاوڵاتیان بکەوێتن زیاتر لە سی گوندی دەڤەری باڵەکایەتی بڵێ ڕێگاوبانەکان پەچی هاتوچۆیان کەوتووە ڕێگاکان گیراون وا لە شەوی ڕابردووە زیاتر لە 50 ماڵ بڵین ئاوارە بووبوون لە ماڵەکانیان چوبوونەتەر هەروەها لە دەڤەری برادۆستیش زیاتر لە دەم بڵین گوند ڕێگاوبانەکان پەچیان کەوتووە و پردەکانی هاتوچۆ ڕووخاون. وەکو ئەبینین لەم ناوچەیە هاوڵاتیان بە تەواوی لە ڕووی کارەبا لە ڕووی ئاوەوە سەرچاوەکانی و پرۆژەکانی ئاویان تێکچووەوە کارەبا لەم ناوچەیە پچراوە. من بۆ زانیاری زیاتر قسە لەگەڵ چەند هاوڵاتیەکی ئێرە کەم بزانم ئەگەر بیتە ئێرانە سڵاوت لێبێتن لافاوەکە چۆن بوو ئەگەر باس لە لافاوەکە بکەی زەرەر و زیانەکان چین بەرتان کەوتووە. سەرەتا بە خێراتن جنابتان دەکەین بێگومان ئەم کارەساتە ئەو ڕووداوە سروشتیانە ئەم ڕووداوە سروشتیانە چەندین ساڵە دووبارە و سێبارە دەبنەوە بەڵام هەرچەندە لەبەرەوەی ڕووداوێکی سروشتێمە ناتوانین گلەی لەو ڕووداوێ بکەین بەڵام گلەی مەلێرانە ئەوەیە لە حکوومەت کە جسر ڕێگاوبان کارەبا ئاو بە شێوەیەکی هەندەسەیی دروست ناکرێ کە تو ناوچەیەکی شاخاوی بی ڕێگاوبان و جسرەوان بە شێوەیەکی هەندەسەیی دروست نەکرێن هەمیشە ڕاچاوی ئەم جۆرە کارەساتانە لێ دەکرێتەوە. لێرانە ئەوەی زەرمەندە چەند هاوڵاتێکی فەقیرە کە زەرمەند دەبی دووبارە و سێبارە بەڕاستی هەرچەندە ئێمە لێرانە دڵخۆشین لەبەرەوەی زەرەری گیانی نەبووە بەڵام لەم لایەشەوە دڵمان ناخۆشە کە چەند هاوڵاتی فەقیر چەندین جارە زەرمەند دەبن. جا لێرە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین ئینشاءالله ئەمە وەکی جاران نەڕوە وەکو کارساتکان کە نەڕوە خەرەبووی ئەم خەڵکە بکرێتەوە بۆی جارێک کە ڕێگاوبانەکان بە شێوەیەکی هەندەسەیی دروستکەن جارێک کە لەم کارەساتە مرۆیانە و سروشتانە زۆر سپاس. من پێشتر گوێم لە هاوڵاتیان بوو لێرە یانوت لە هەڵبژاردننی ئەنجومەی نوێنەرانی عراق و کاتەی لافاو لێرە هات چەند کاندیدێکی حزبی دەسەڵات لێرە پێشبڕچیان بوو لەسەر پاکردنەوەی ڕێگاوبانەکان بەڵام دواتر وازیان لێنا و دوای تەواوبوونی هەڵبژاردنەکان بەهانای هاوڵاتیانەوە نەهاتن. تۆ کۆمنت لەسەر ئەمە چییە؟ بەدڵنیایەوە ئەو کاتەی کە هەڵبژاردن پێش هەڵبژاردن دوو کاندیدی لایەنە حیزبیەکان هاتن بۆ ئێرانە کەچی لە کاندیدێک ڕسمی هەڵواسی و بە عەفارەکەی نانێ شتێ بکە کەچی پاش هەڵبژاردن یەک بەشەریش لێرە نەما هەمویان چوونەوە ماڵی خۆیان تەنها ئەوەی کە زەرەرمەند بوو فەقیر و فەقارات بوو. زەرەر و زیان چی بەر هاوڵاتیان کەوتووە لێرە تۆ وەک هاوڵاتیەکی بدەبێت؟ ئەوەی من ئاگادارم لە
گوندی بنقەڵات لە شارەدەی ئێمە ئۆتۆمبیل زیانی بەرکەوت و دوو ئۆتۆمبیل زیانیان بەرکەوتووە دوکانەکان بردویانن ڕووبار بردوویەتی و هەروەها جسرێکی ڕیسی ناوبینی سمیلان و ڕست و گرک بردوویەتی. دیارە شەوی ڕابردوو لە چەند شوێنێکی قەزای چۆمەر و دەڤەری باڵەکایەتی لافاوی گرتوتەوە نەحەی حاجۆمەران دەربند گوندەژۆر و نەحەی سمیلان لە دۆڵی ڕوستێ ڕووباری دۆڵە ڕوستێ و گوندەکانی تووشی زیان بووە خۆشبەختانە زیانەکان گیانینین زیانەکان مادین و زیانەکانی تریش زیانی خزمەتگوزاری ڕێگاوبان ئاو کارەبا و پسرانی ڕێگاکانی چەندین گوند و بۆیە ئێمە ئێستا سەرقاڵی ئەوەین ئەو خزمەتگوزاریانە بگەینینەوە هاونیشتیمانیان پسرانی ڕێگا چەند پردێک پەککەوتووە و تێکچوون و هیوادارین بتوانین لە ماوەی کەم تیمەکان ئێستا سەرقاڵی ئەوەن کە ئەوانە بگەینەوە هاونیشتیمانیان ڕێگاکان و ئێستا وەک دەبینن سەرقاڵی ئەوەن پێشتر ئێمە ئامادەکاریمان کردبوو ئەو ڕووبارەی دۆڵە ڕست خاوێن کرابەوە ئەگەر نازیانەکان زیاتر دەبوون هیوادارین بتوانین دواتریش بە دروستکردین لێژنە زیانەکان بە تەواوەتی بخەملێنین و خزمەتگوزاریەکان ڕێگاوبان ئاو کارەبە بە تەواوی بگەینەوە هاونیشتیمانیان. بەخۆی کۆمەڵی گوندەکە دەتوانین بڵێن نزیکەی 30 گوند ئەو خزمەتگوزاریان پچراوە و خزمەتگوزاری ڕێگاوبان و هاونیشتیمانیان ناتوانن هاتوچۆ بکەن ئێمە سەرقاڵین لە ڕێی بەڕێوەبەری چاکردنەوە پاراستنی ڕێگاوبانی هەولێر بەڕێوەتی ئاودێری هەولێر ئێستا تیمەکانیان سەرقاڵی ئەوەنە و تیمەکانی بەرگری شارستانی هەرزوو شەوی ڕابردوو بەهانەی هاونیشتیمانیانەوە هاتن بۆی گیانی هاونیشتیمانیان بپارێزن بۆی دامودەستگەکانی حکوومەت بەگشتی لە خزمەت هاونیشتیمانیان دەبن بۆ ئەوی بتوان لە کاتی تنگانە و ئەو کارە ساتانە بەهانەی هاونیشتیمانیانەوە بێن. وا دیارە هەرام ساڵ ماوەی ئەوە دوم جارەکەەوە لافاو لە دۆڵی ڕست دێت زەرەر و زیانی زۆر بەرهاڵەتەن دەگەینێت بە تایبەتیش لە ڕێگەی جستەکانەوەکەوە بابرین بە شێوەیەکی حکوومەت بە شێوەیەکی ناڕ جستەکانی دروست کرد چونکە جستەکانی وا کردو کا ببنە بەربەستێکی کامل لە بەردەم ئەو لافاوەیەکەوە بە شێوەیەکی بەرچاو ئاوەکە زیاد دەبێت بەسەر جستەکاندا دەگەڕێ و بۆی ئەمەوە زەرەر و زیان دروست دەبێت دوای ئەوەش کە جاری یەکەم لافاو هات حکوومەت هەرێمی کوردستان خەمساردێکی تەواوی لە ڕووی ئەو لافاوە یعنی خەمساردێکی تەواوی وان نەیتوانی بە شێوەیەکی خێرا و تەواو ڕێگاکان چاک بکا بەڵام دوای ئەوەی دەستی کرد بە چاکردنی ڕێگاوبانەکان وای دیارە بۆ زاری دوم لافاوەکە هاتەوە هەمان زەرەر و زیانی لە هاوڵاتیاندا
الله